بۆ گرتی زانیاری زیاتر لەبارەی پرسی پەنابەران لە بریتانیا هاوکارمان دلۆڤانی مادەدین لە لەندەنی پایتەختی بریتانیا لەگەڵماندانە. دلۆڤان سڵاو لێ بێم کاتت باش. دلۆڤان پرسی کۆچبەران لە بریتانیا قسە و باسی جیاوازی هەیە، پرسی جیاوازیە. لە ماوەی ڕابردوودا باس لە هەناردنی کۆچبەرانەکرا بۆ ڕواندا و ئێستا باس لە نیشتەجێکردنیان ئەکرێت لە نێو کەشتی و هەندێک سەربازگە. دوایین زانیاریەکان لەو بارەیەوە چین؟ ئایا پرسی ناردنی کۆچبەران بۆ ڕواندا هەر بەردەوام و ئامادەن جێبەجێ بکەن؟ ئەم کاتێک تۆ بینەرانیش باش کۆمار طبعاً بابەتی ڕواندا تاوەکو ئێستا ئەوەی هەیە دادگای بەریتانیا ڕەتی کردوتەوە و وتوێتی نابێ پەنابەران بنێرن بۆ ڕواندا، بەڵام حکوومەتی بەریتانیا وەزیری ناوخۆ گوتوێتی کە ئێمە تانە لە بڕیاری دادگا دەدەین و هەر هەوڵی ئەوە دەدەین کە پەنابەران بنێرین بۆ ڕواندا. دواتر ئەو بڕیاری ئەوە هات کە پەنابەران لە هۆتێلەکانەوە ببەن بۆ کەشتەکان و لە هەندێک لەو شارانەی کە ینی لە دەوروبەری ئاوەکانن لەوێ کەشتی دابنن و پەنابەران ببن بۆ ئەو شوێنانە و ئەو کەشتیانە بۆ ئەوەی تێچووی ڕۆژانە لەسەر حکوومەتی بەریتانیا لەبارەی پەنابەرانەوە کەمتر بێت، چونکە ئێستا حکوومەتی بەریتانیا ڕۆژانە 6 ملیۆن پاوەند لە 51,000 پەنابەر خەرج دەکات. ئێستا نزیکەی 51,000 پەنابەر لە بەریتانیا هەن و ڕۆژانە 6 ملیۆن پاوەندیان لێ خەرج دەکرێت تەنها بۆ شوێنی حەوانەوەیان. بەڵام ئەوەی کە لەبارەی کەشتەکانەوە گرنگ بوو لای ئێمە بیزانین کۆمار ئەوە بوو ئایا ئەم پەنابەرانە تا ینی ئەو کاتێک کە دیاری کراوە تاکەی لەم نەنێو ئەم کەشتیانە دەبن. ئەو پرسیارە بوو ئەمڕۆ من ئاراستەی وەزارەتی ناوخۆی بەریتانیام کرد، ئەوانیش وەڵامیاندایەوە وتیان ئێمە ئەو کاتێک کە دامانناوە 18 مانگە واتە بۆ ماوەی ساڵ و نیوێک دامانناوە کە ئەو پەنابەرانە لەو کەشتیانە دابن تا ئەو کاتەی کەیسەکانیان یەکلایی دەکرێتەوە. ئەوانیش دایان ناوە چۆن کەیسەکانیان یەکلایی بکرێتەوە، ینی حکوومەتی بەریتانیا دایناوە ئەوانەی کە بە نایاسایی دێنە ئەم وڵاتە بۆیان نییە داوای مافی پەنابەرێتی بکەن و حکوومەتی بەریتانیا پارتی دەسەڵاتدار پارتی پارێزگاران بە کۆی دەنگ لە پەرلەمان بڕیاریدا کە چیتر پەنابەران ئەوانەی کە بە نایاسایی دێن بۆیان نییە داوای مافی پەنابەرێتی بکەن و شاچارلسیش ینی بڕیارەکەی ئیمزا کرد، بەڵام تاوەکو ئێستا ینی جێبەجێ نەکراوە. بەڕاستی ئەوان دەڵێن یان ئەوە تا دێت زۆر باش ئەمە ژێکێکە لە ئەگەرەکان کە زۆر مەترسی لەسەرەوە زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان حکوومەتی بەریتانیان لە مەترسی ئەم بڕیارە ئاگادار کردوتەوە. ئەوەی تر ئەوەیە کە بۆ وڵاتی سێمی بنێرن، وڵاتی سێم ببوورە وڵاتی سێم یان ئەو وڵاتانن کە ئەو پەنابەرانە پەنجەمۆریان لێ هەبووە پێشتر، مەسەرەن کەسێک پێشەوەی بێتە بەریتانیا لە فەڕەنسا یان لە ئیتالیا یان لە وڵاتێکی کە پەنجەمۆری هەبووە بە ینی ڕێککەوتن لەگەڵ ئەو وڵاتە بەریتانیا دەڵێ من دەینێرمەوە ئەو وڵاتە یاخود هەر سوور لەسەر ئەوەی کەتانە لە بڕیاری دادگا بدەن و ئەو پەنابەرانە بنێرن بۆ ڕواندا. زۆر باشە دلۆڤان دەستخۆش. دلۆڤان عیمادەدین نوچەگەهانێمە کۆ لە لۆندن یا بریتانیت گەلمەداوە.